کە باس لەوە دەکەین شانۆکارێکی کورد بووە بە ئەندامی ناوەندی شانۆکارانی بێسنوور لە جیهاندا. زانین چۆن توانیوێتی بەمە بگات؟ ماوەی چەندێکە خەریکی ئەوەیە بزانین هەر خودی خۆی و ئەم ناوەندە کار و چالاکیان چییە، کار لەسەر چیەکەن، ئەو ستافەکەن کە لەم ناوەندەدا کار دەکەن. تەواوی ئەمانە و پرسیارەکانی دیکەمان و گفتوگۆکانمان لەگەڵ میوانەکەمان نەژاد نەجم ئەنجامی ناوەندی شانۆکارانی بێسنوور لە جیهاندا ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک نەژاد سڵاو لێبێ و بەیانیت باش. کارە سەرەتا پێمان بڵێ بزانین چۆن توانیتە پەیوەندی بەم ناوەندەوە بکەیت، چۆن بوو بوویتە ئەنجام لەم ناوەندەدا، قسەمان بۆ بکە لەسەر ئەم بابەتە و تەواوی وردەکاری و زانیاریەکانمان بەرێ لەسەری. پیرۆزی شەیخ کاک نەژاد. زۆر سپاس، بەیانیتان باش، بەیانی کورسات باش. دیارە سەبارەت بە زۆر سپاس بە ئەندامبوونم لە ناوەندی شانۆکارانی جیهان. تەوا من پەیوەندیم بۆوانەوە نەکرد، ئەوان پەیوەندیان پێوە کردم. دوای کۆتا بەشداریمان لە شانشینی عومان دوا بەشداریمان بوو بۆ ئەم ساڵ. من ئێمە گەڕاینەوە لە ڕێگەی ئیمێڵێکەوە، تەوان پێش ئەوەی هیچ پرسێکم پێ بکرێ یاخۆت ڕابۆچوونم وەربگرێ، ئیمێڵێکم بۆ هات نامەی ئەندامبوونم پێگەیشت لە ناوەندی شانۆکارانی بێسنوور لە جیهاندا. ئەم ناوەندە تەوا من دوایەوەی کە نامەکەم بۆ هات سێرجم کرد و زانیم ئەمزانی ئەم ناوەندە هەیە، چکە ناوەندێکی جیهانیە سەر بە یونسکۆیە، بەڵام معلوماتی زۆرم لەسەری نەبوو ئەوەی کە ئاگدار بووم لە هەر وڵاتێک کەسێک ئەندامێتی پەیوەندیان هەیە. ئەم ناوەندە کار لەسەر پەیوەندی بە هەموو دنیاوەکەواتە هەموو شانۆکاران و شانۆی هەموو دنیا بە یەکەوە بەستێ. طبعاً دوای ئەوەی کە لە 2023 سەرۆکی ئەم ناوەندە لە فستیڤاڵی ئەزموونگەری شانۆی قاهرە بەشدارە بێ، طبعاً ئەم ناوەندە بارەگەیان لە فنلەندا و ئەمریکایە، وەکو بەشداریکردنی خۆی وەکو شانۆکارێکی ئەمریکی دێتە مسر لە قاهرە بەشدارە. ئەبینێ شانۆکارێکی زۆر هەن بۆ نمونە لە ئەمریکا نەناسراوە یاخود نەبینراوە. دوای گەڕانەوەی لە فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی ئەزموونگەری قاهرە بیر لەوە کاتەوە کە ناوەندێک دروستکە پەیوەندی بە هەموو جیهانەوە بێواتە هەر جۆرە نمایشێکی شانۆ یاخود هەر جۆرە شانۆکارێک لە هەر قوشبنێکی دنیا بێ پەیوەندیان هەبێ، بۆیە بیر لە ماکەنەوە ناوەندە دروستەکەن. ئێستا و ناوەندە لەو پەڕی کارەکانیدایە، بە تایبەت پەیوەندیەکی گەورەی بە هەر بەشێکە لە یونسکۆ بۆ کاری تەنانەت بۆ کاری ئەو شانۆکارانی کە کێشەیانەیە یاخۆت پرۆژەی گەورەیانەیە چێتە ناو سندوقی بۆ نمونە پشتیوانەکانی یونسکۆوە. 800 شانۆکار لەم ناوەندە هەیە. بە خۆشحاڵیەوە من لەم مانگەیە نامەی ئەندامبوونەکەم پێگەیشت. پیرۆزە کاک نەژاد، پێمان بڵێ گرنگی ئەندامبوون لەم ناوەندەیە ببوورە لە ناوەندی شانۆکارانی بێسنووری جیهان، گرنگەکەی بۆ چییە؟ یعنی کوردێکە توانیەتی ببێ بە ئەندام و خۆیان پەیوەندیان پێوە کردو و خۆیان داوایان لێ کردووە، ئەمە گرنگەکەی بۆ چی ئەگەڕێتەوە کاک نەژاد وەکو شانۆکارێک؟ ینی با باسی خۆت نەکەین کە بوویت بە ئەندام، وەکو ئەم پۆستە یاخۆ وەکو ئەم ئەندامێتیە جەنابەت شانۆکار و سینەماکاریت، گرنگەکەی لە چیا ئەبینیتەوە؟ گرنگەکەی ئەوەیە تۆ ئەمان ئاگداری شانۆی کوردیە بن لەگەڵەوەی کە بەداخەوە باسی پرۆژە و کارەکانی گروپی شانۆی هەوار نەکەم لەم بابەت. ئێمە لە 2017 توانیمان لەسەر ئاستی خەلیج و وڵاتانی عەرەبی و تەنانەت بۆ ئەوروپایش توانیمان شانۆی کوردی بگەێنینە ئەم وڵاتانە و بگەێنینە ئەوروپایش بە جۆرێک لە جۆرەکان. بەڵام ئەم ناوەندە
وەکو وتم پەیوەندی دروستەکە یعنی بەداخۆ تاکو ئەم ساڵ یعنی هیچ ئاگداریەکی نەبووە لە تەجروبە و ئەزمموی شانۆی کوردی لە ماوەی تەوان بەس لە کەرکووکە 100 ساڵی تێپەڕانەوە شانۆی کوردی خۆتان نەزانن تەمەنێکی گەورەی هەیە یعنی جێی نیگەرانیە تاکو ئێستا ناوەندی شانۆکارانی بێسنوور نەزانێ لەم شوێنە لەم ناوچەیە شانۆیەکێ ناوی شانۆی کوردیە ئەمە بۆ خۆی یەکێکە لە هەنگاوە گەورەکان تۆ ئەتوانی لە ڕێگەی ئەم ناوەندەوە لە ڕێگەی ئەم ناوەندەوە ئەندامانی ئەم ناوەندە 800 کەس کە لە زۆربەی وڵاتانی جیهانەوە ئاگداری ئەزمون و گۆڕەپانی شانۆی کوردی بکە ئەمە بۆ خۆی باشترین دەستکەوتیانی من لە ماوەی ئەم 2 هەفتەیە کە پەیوەندیم بەست بە جۆرێکە کاتێک پۆستێکەکەم ئەوان ئاگدارن ینی ئەمە گرنگە ینی ئەگەر من لەسەر خۆم بیکەم یاخود لەسەر شانۆی کوردی یاخود لەسەر شانۆی ناوچەکە ئەوان ئاگدارن ینی تەنانەت پۆستێکم کرد چەند وشەیەکم بە جۆرێک لە جۆرەکان معلوماتەکەم هەستم کرد هەڵەی تیا بوو نەک هەستم کرد ئەوان پێمیان ڕاست کردەوە واتاوانی تر ئاگداری ڕەوتی شانۆی کوردیە بن ڕەوتی ناوچەکە بن بۆیە ئەمە بابەتێکە وەکو جۆرێک لە جۆرەکان وەکو پەرلەمانێکە تۆ گفتوگۆکەی قسەکردنەکەی پرۆژەکان هاڵ و گۆڕەکەی ساڵانە کۆڕبەندێکی گەورەیانێ هەر ساڵی لە وڵاتێکە هەموو ساڵێک ئەم کۆبوونەوە گەورەیە ئەوانەڵن قیمەیەکی گەورەی دانوستان و قسەکردن لەسەر بەگشتی لەسەر ڕەوش و ڕەوتی شانۆ لە جیهانە باشە کاک نەژات چێنەوانی کە بن بە ئەندام لەم ناوەندەدا هیچ مەرجێگەیە بۆ ئەو کەسە یاخۆ ئەو شانۆکاری ئەبێ بە ئەنجام لەو ناوەندەدا مەرجەکانیان چین و ئایا هیچ کەسێکی دیکە لە کوردستان و هەرێمی کوردستان و لە عێراق بۆ بە ئەندام لەم ناوەندەدا یاخود بەڕێستان و شانۆکارێکی کوردی یەکەم کەسن دەبنە ئەندام لەم ناوەندەیە ئەو مەرزانەی کە بە پێی ئەوەی کە من هیچ ئاگداریەکەم نەبوو لە ئەوەی کە ئەمان بە جۆرێک لە جۆرەکان کەسێکە لەژێرن کە گۆڕانکاری بکات لە ڕەوتەکە واتە توانی بێتی لە ڕووی پەیوەندیەکانیەوە بتوانێت ئەو تەجروبەیی کە خۆی هەیەی و تەجروبەی ڕەوتی ئەو شوێنە بگەێنێ بە جیهان ئەمە یەکێکە لە هەرە گرنگترین بنەماکان کە بە خۆشحاڵی ئەمە توانیمان لە دوای 2014 بتوانین ساڵانە 24 وڵات ئاشنایی کەرکووک و کوردستان و عێراق بکەین ئاشنای ڕەوتی شانۆی کەرکووک و کوردستانیان پێ بکەین لەگەڵەوەی تەجروبەکانی خۆمان لە دنیا بە جۆرێک لە جۆرەکان توانیمان قەزی کوردی هەموو کارە ساتانی کوردی بگەینە شانۆکارانی جیهانی ئێستا ئەنی وەکو جاران نەماوە لە پێش 2014ەوە بەڕاستی ئەڵێم ئەمە نازان بەو جۆرە باسی کەم کە شەرمە بۆ ئێمەی شانۆکار و تەنانەت بۆ لایەنی سیاسیەکانیشمان نەمانتوانیوە گەورەترین جینۆسایدەکانی وەکو هەڵەبجە و ئەنفال بگەینێت تەنانەت بەغدا ینی من لە پێش 2014 تا دواتریش هەندێک شانۆکار نێزانی هەڵەبجە چییە ئەنفال چییە ینی بەڕاستی ئەمە بۆ خۆی بۆ ناسنامە بۆ زمان گەورەترین گرفتی ئێمە بوو بەڵام یەکێک لە بنەماکانەوەیە پەیوەندیەکی باشیەوێ سەرەکی ترین بنەمایشەوەیە گۆڕانکاری کردبێت واتە توانی بێتی قەزیە و بابەتەکانی ملەتەکەی بگەێنێ بە دنیا ئەمە یەکێک بوو لەو بنەمایانی کە ئێمە توانیم ماوەکو گروپی شانۆی هەوار تەبعاً بە هاوکاری هەموو ئەو هاوڕیانی کە لە کەرکووکن لە کوردستانن بە تایبەت ئیعلام بە تایبەتش کورسات کە ڕۆڵی گرنگی هەبوو بۆ گەیاندنی بابەتەکانمان ئەمە ئەو بنەمایانە بوو بەڕاستی اختیبار و یاخود قسەکردن و بەم جۆرە نییە وەکوتە من هەر ئاگایشم لێنەوە بەڵام ئەمزانی کۆمەڵی ئەندام بۆ نمونە لە مەستر هەیانە لە شانشینی عومان ئەمانم ئاگدار بووم کە لە هەموو شوێنێک لە هەموو وڵاتێک کەسێک دەستنیشان کراوە
کە وەکو ئەندام بوون بۆ معلوماتان ئەم ناوەندە زۆر وردە وەکەوەی کە چێ لێرەیە ئەندامی نییە لە کوردستان ئەندامشی نییە لە عێراق بەڵام هاوڕێیان هەیە واتە هەر وڵاتێک کە ئەندامی نەبێ چەند کەسێک وەکو معتەبەر چۆن بڵێ پەیوەندییان پێواکەن ئێستا لە کوردستان یەکێک لە وڵاتی ترەوە ئەندامیان هەیە تا چەندەم ناوەندەگرنگە بۆ دروستکردنی هەماهەنگی لە نێوان شانۆکارانی کوردستان و هەیە خۆی عێراقدا لەگەڵ شانۆکارانی وڵاتانی تردا جا بۆ گۆڕینەوەی ئەزمون بە یاخود بۆ هەر کارێکی دیکە بێ تا چەند گرنگە بۆ هەماهەنگی لە نێوان ئەم شانۆکارانەدا یەکێک لە گرنگترین بابەتەکان تۆ بتانی ئەم بۆ نمونە شانۆی کوردی بە 800 کەسی شانۆکارانی دیاری گیان بناسیێنی کاتێک تۆ شانۆکی پێناسیێنی واتە کەلتور و ڕۆشنبیری و مێژووی وڵاتەکەت پێناسیێنی ئەوەیە بابەتە گرنگەکە ئەمان کار لەسەر پەیوەندیەکەن خۆتی شەزانی ینی ئێوەکو ئەلامەزانن شانۆ پەیوەندیکی گەورەی بە مەسلەی سیاسی و ئابووری و بابەتی ڕۆژەوە هەیە بۆ ئێمەگەر ئەم پەیوەندیە تونند و تۆڵکەین و زیاتر کارەکانمان لەگەڵ ئەمانە ئاڵوگۆڕکەین واتە زۆر بە ئاسانی ئەچیتە ناو دنیای تازەی شانۆوە واتە شانۆ گەیشتوتە چۆ لە ئەمریکا یاخود لە وڵاتانە ئاستی شانووی خۆت چەنە ئەو بابەتانی کە زۆر گرنگۆگۆ قەزیە و کارە سات و جینۆسایت زۆر بە ئاسانی ئەگاتە هەموو دنیا بەڵام کاک نەژات باست لەوە کرد کە ئەمە تا چەند گرنگە و ئەبێتە هۆی پەیوەندی دروستکردن و بۆ شانۆکارانی کورد و ئاشنابوون بە شانۆی کوردی پێ دوایە ئێستا شانۆی کوردی و شانۆکارانی کورد لەو ئاستەیە بن کە ئیتر تەواو کاتی ئەوەیە کە ڕوو لە ناوەندە جیهانیەکان بکەن ڕوو لە ناوەندە ئەکادیمیە گەورەکانی جیهان بکەن ئەم پەیوەندیانە دروست بکەن بتوانن ئاڵ و گۆڕی هونەری هەبێ لە نێوانیانە شانۆکارانی جیهان ڕوو لە هەرێمی کوردستان بکەن ئێمە ساڵانە چەندین فێستیڤاڵی شانۆمان هێربن کە جەنابە خۆدێکێکی لەوانەی کە سەرپەرشتیاری فێستیڤاڵی شانۆی شەقامی کەرکووکی دانی تەواویتر کاتیەوە هاتووە کە شانۆکارانی کورد و هونەرمەندانی کورد ڕوو لەم ناوەندە جیهانیانە بکەن بە تاکید و زۆرش دواکەوتوین وەکوتمیان ئێمە ئەو زەمەنی کە بەرەو دنیا ڕۆیشتوین زۆر دواکەوتین یعنی وڵاتانی وەکو سوودان کە قەیرانی مرۆیی و قەیرانی ئاو و قەیرانی باشە هۆکارەکەی چی ینی بۆچی دواکەوتن وڵاتێکی وەکو سۆدان کاونە وڵاتێکی دواکەوتووە ئەو بتوانێ ئەمانە بکە ئێمە بۆ نەمانتوان خەتای خۆمانە خەتای ینی بە ڕوونتر بیڵم خەتای شانۆکارانە خەتای هونەرمەندانە کێوای کردووە کە نەتوانین و ئاواوەکو جەناب دەڵێ دواکەوتوین وڵا خەتای هونەرمەندان و تەمەڵی هونەرمەندان و لە هەمووشی گرفت کێشەتر ئێمە وەکو هونەرمەندان هەر شەڕی خۆمانەکەین چەند ساڵە ینی بڕست لە هەر شارێک ئەبینی ئەم شانۆکارەکە کێشەیە لەگەڵ ئەو شانۆکارەکە ئەوە کە گرفتی هەیە لەگەڵ ئەوەکە ئەو شەڕەکە دکتۆرەکانمانەوانی کە پێشەنگن سێکی ئەو قسە لەسەرەوەکە ئەو قسە ئێمە ینی بەداخەوە بڕواکی سیاسەکانمان زۆر باشترن لە ئێمە لەو ناوەندەی کە ناوەندی ڕۆشنبیری و سەقافی هونەریە سیاسەکان زۆر باشترن هەنێ بابەتەکەن کە کاتی هاتە مەسەلەی بەرژەوەندی و مەسەلەی سیاسەکەسێکی زوو ڕێککەون ئێمە تا ئێستا لە شەڕی ئەوەی لە فەیسبوک ئەو قسە لەسەرەوەکە ئەم قسە تەمەڵی هونەرمەندە هیچ کاتێک نە حکوومەت نە سیاست نە دەسەڵاتی ئەم وڵاتە ناڵم مەڕۆ دەرەوە ناڵە من هاوکارت نابم یعنی ئێمە فێری بابەتێک بووین ئەڵێن حکوومەت هاوکارمان نییە ئەڵێن کاکە ئێمە لە کەرکووکێکە ینی بەو حاڵە بەو چێشم و ملانە سیاسیە هەرچەنێ ئێمەش دواکەوتین ینی لە 2014ەوە دەستمان پێکرد بەڵامی تر تەمەنی ئێمە من و هاوڕێکانم هەر ئەوەی لێ چاوەڕاکیرێکە ئێمە توانیمان لە 2014 دەستکەینە کارەکانمان و فستیڤاڵە دروستکەین
دواتریش لە 2017 بتوانانی بچینە دەرەوە. ئێستا وای لێ هاتووە شانۆکاری عەرەب خەلیج ئەمریکی ئاسیاوی قەزیی کورد بناسێ شانۆ بناسە بزانێ تەنانەت لە قایرە من باڕوان بینی وتم شانۆی کوردیت بینیوە یاخود ئاگداری شانۆی کوردی نا بەس هاوڕەیەکم هەیە کووردە لە وڵاتەکەمەژێ ساڵانە لباتم بۆ هێنێ یعنی ئەو لباتی کە جاران وەکو قالی پێڵە نازام چی یعنی شانۆی کوردی ناناسێ باڕوای ئێستا کەسی گەورە شانۆکارانی جیهانە بە خۆشحاڵیە بەتوانیمان بانگێش بکەین بۆ نمایشەکە و نمایشەکەمان ببینێ زۆرش عجابێ بوو ئەمە خەلەل و گرفت و تەمەڵی و دەمەدەم و ململانی شانۆکارە ئێمە وەکو شانۆکار بیر ناکەینەوە ئێمە وەکو مۆزدەفێک و کارمەندێک هەتا لە دەوام بین تاکو سعات یەکی نیوەڕۆیتە دوایەوە نابیتە شانۆکار شانۆ نابێ وابێ ئەبێ خۆتی بۆ تەرخانکی پاشا کەواتە کاک نەژات ئەم بوون بە ئەندامی بەڕێستان تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی یاخود وا بکات کە ئیتر شانۆکارانی دیکەش هەوڵی ئەوە بدەن یاخود بەو جۆرە خۆیان ماندوو بکەن کە ئێستا تۆ باسی لێەوە دەکەیت تا چەند ئەمە ڕێگە خۆشکەر بێ بۆ شانۆکارانی تری ئەم هەرێمی کوردستان هەم عێراقکە جارێکی دیکە ئەوانیش بتوان بنە ئەندام لەم ناوەندەدا. وڵی ڕێگەیەکی زۆر باشە ڕێگەیەکی کراوەیە چکە بابەتێکی زۆر گرنگ لەم ناوەندا هەیە بابەتی ئینسانبوونە کە تایبەتە بە یونسکۆ یعنی ئەتوانی پرۆژەی زۆر گەورەی زۆر باش لەم ناوەندەوە وەرگری فەندی باش وەرگری دواتر پەیوەندی زۆر گەورە لەگەڵ شانۆکارانی جیانە وەرگری ینی بابەتەکە ڕێگەیەکی زۆر باشە تەبانەوانیش یاخود ئەوە ئەبینن کە هەر شوێنێک کە شانووی تێدا بێ و ژیانی تێدا بێ و بابەتێکی مێژۆکەی گەورە بێ بە قەناتەوە منەڵێم گرنگی زیاترە دەنجکە هەروەکو من پۆستێکشم کرد لەسەر ئەوە یەکەم داواکاری من هەرچەند من ێستا بەڕەسمی هێشتا وەکو چۆن بڵێ هەوەیەکم بۆ هاتوۆتەوە ناسنامەکەم بۆ هاتوۆتەوە بەڵام وەکو ڕەسمی لەبەرەوەی ئەوان لە ماوەی مانگێکە بیر لەم کەساکەنەوە بیر لەم شوێناکەنەوە لە شانۆکەی و لە جوگرافیاکەیەکەنەوە دواتر بەڕەسمی هەرچەند لە پەیجی خۆیان دابەزیەوە بەڵام بەڕەسمی لە مانگیەکە من دەست بەکاربوونەکەم یانیتر وەکو چۆن بڵێ بەڕەسمی دابەزێ بەڵام ڕێگەیەکی زۆر چاکەی بتوانین لە هەموو بوارەکانە شانۆ پێش بخەین پەیوەندەکانمان زیاتر ببینە پێشۆڵک تاوان بەس بۆ من نا بۆ هەموو هاوڕێیانم ئەتوانن لەم ڕێگەیەوە کاری زۆر گەورە بکرێت. بەڵێ کاک نەژات دووبارە پیرۆزە ئەم ئەندامەتیەوە چاوەڕێشتی باشترە لە یەکەین شتی گەورەترە لە یەکەین لەبەرەوەی هەمومان ئەزانین ئاست و توانایی جەنابێ لە چ لە و پایەکایە بە فرسەت ێزانم با تۆزێکیش باسی کەرکووک و چەندین جاریش بەیەکوار کە بەرنامەمان کردووە باسی گرفت و باسی کێشەکانی بەردەم شانۆمان لە کەرکووک کردووە با تۆزێک باسی گرفتەکانی شانۆ یاخود ئەو گۆڕانکاریانی کە لە ڕووی شانۆییەوە لە کەرکووک ڕوویانداوە لە ڕووی هونەرمەندانەوە لە ڕووی کارکردنەوە نەختێک باس لەمانە بکەین و دواتریش فرسەتە با باسێکی فستیڤاڵی شانۆی شەقامی شەر بکەین و بزانین هیچ گۆڕانکارێکی تیا کرێت تیا ناکرێت جا پرسیارەکە ئەمەیە لە ئێستاە وەکو کەرکووکیەک وەکو کوردێکی کەرکووکی وەکو شانۆکارێک ئاستی شانۆ لە کەرکووکە چۆن هەڵە سەنگێنی چی کراوە بۆ خزمەتکردنی شانۆ لەو شارەیە و هونەرمەندان و شانۆکاران چۆن ئەتوانن کارەکانیان ئەنجام بن لە شارێکی وەکو کەرکووکە جگەل لە ململانە سیاسیەکە ململانەی نەتەوەی هەموو جۆرە ململانەیەکی تایە بەڵام چۆن هونەرەکەی خۆیان بە گەورەی و بە جوانی ئێڵنەوە. تاوان خۆشحاڵم هەمیشە لەگەڵ ئەو پێشکەشکارانە کە خۆیان شانۆکار بن و یاخود معلوماتی گەوریان هەبێت لەسەر شانۆ بەڵێ تاوان ئاستی شانۆی کەرکووک بەڕاستی ئەمە نەبێتە مجامەلە ئاستێکی زۆر باشەیە ئێستا دنیا
وڵاتانی دنیا و لە ڕێی شانۆکارەکانیان و لە ڕێی گروپەکانەوە ئەزانن شانۆی کوردی هەیە، شانۆی کوردی گەیشتوتە چی هەستێ بە حکمەوەی کە خۆیان دێن نمایشەکانی ئێمە ئەبینن لە کەرکووک و ئێمەش ئەبینن لە هەموو ئەو مەحفەلە نێودەوڵەتیانە ڕاستە خەڵات بە جۆرێک لە جۆرەکان زۆر ئەوە نییە بڵێ کاتی خەڵات زۆرگری ئیتر هەموو شتێکن، بەڵام ئاستەکە دیارریەکە لە چاو شانۆیەکی یابانی، لە چاو شانۆیەکی ڕووسی، لە چاو شانۆیەکی مستڕی، ئەمە بۆ خۆی جێ خۆشحاڵەیە. وەکو کەرکووک ئەگەر بینن ورد بینەوە لەسەر ناوەندە هونەریەکان و شانۆکانی لێرە تەمان خۆتان زان وەزعی حکوومەتی هەرێم چۆنە، بەڕاوبەرایەتیمان هەیە، بەڕاوبەرایەتەکە هیچ کار و چالاکیەکی نییە، هیچ پشتیوانیەک و سپۆنسەری هیچ کارێکی شانۆ ناکە. لەو بەرەوە کە ماڵی یاخود قەسری سەقافەمان هەیە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری عێراق، ئەمیش بە هەمان شێوە ئەو پارە زۆری کە هەیە لە عێراق، بەڵام هیچ بەش و حسەیەک بۆ شانۆکاری کەرکووک نییە. واتە تۆ لە نێوان دوو ناوەندی گەورە، دوو وەزارەتی گەورە هیچ پرۆژەیەکت پێشکەش ناکە. لێرە ئەوەی جێی خۆشحاڵی حەزب جێی ئەم دوو ناوەندوو ئەم دوو وەزارەتێکی گردووەتەوە، لەگەڵ ئەوەی کە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێم بەتایبەت جەنابی وەزیر ساڵانە پرۆژە و پشتگیری تەواوی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی کەرکووکی کردووە، کارە هونەرەکانی کردووە، بەڵام ئێمە قسە لەسەر ناوەندەکە ئەکەین کە بەڕێوەبەرایەتیان هەیە، چەواتە چالاشیان نییە، بودجە نییە، وەکو شارەکانی تر کە پێشووتر هەرچەنە ئێستا هەمووی بە جۆرەکان نەماوە، بەڵام لەگەڵ ئەوەیە شانۆ هەیە لەم شارە. ئێمە ساڵانە پرۆژێ بۆ دوان بۆ سیان ئەکەین. هەر لەم مانگە کە کۆتا مانگی ساڵ بوو ئێمە پرۆژەی شانۆی بازنەی هیوامان کرد کە تازەترین پرۆژەمانە لە ساڵی ئایندە و هەر لەم هەفتەیە دەستەکەینە پرۆژەی تازەتر. بەڵام گرفتی شانۆکار هەر هەیە، وەکو وتم هیچ پارەیەک نییە، هیچ بودجەیەک نییە بۆ ئەوەی شانۆکارێک بتوانێت شانۆیەک دروستکە. کاتێژات ئەم هەموو کێشە و گرفتی کە شانۆکاران هەیەە و بەڕێستان باسی لێەوە بە پێی توانە کارەکە. بەڵێ ئەو کێشە و گرفتانەی کە شانۆکاران هیانە و کە ئێستا بەڕێستان باسی لێەوە ئەکەن بوون بە ئەندامی شانۆکارێکی وەکو بەڕێزت کە کووردا لەم ناوەندەدا تا چەند ئەتوانێت سوود بگێنێ بە شانۆکارانی تر لە هەرێمی کوردستان یاخود بە بواری شانۆ بەگشتی لە ڕێگی بوون بە ئەنجام لەم ناوەندەدا چ دەستکەوتێک بەدەستهێنرێت؟ ئەوەی کە من بیرم لێ کردوتەوە دەستکەوت بۆ لە ڕێ ئەم ناوەندەوە تاوان وتم ئەم ناوەندە پەیوەندی و یاخود بەشێکە لە یونسکۆ. لێرەش لە هەولێر لە شاری هەولێر بڵین مەقڕی سەرەکییان بارگای سەرەکییان وەکو یونسکۆ بەشێکە لەوە ئەتوانین لە ڕێی ئەو بارگایە و لە ڕێ و شوێنەوە ئێمە تەندەر بنێرین، کار بنێرین، پرۆژە بنێرین. لە شاری بەغداش بە هەمان شێوە ئەو بەشە من هەردووکیان سێرجم کردووە، قسەم کردووە لەگەڵیانە. بەڵام ئەمە چی کاتێکەوە من بەڕسمی وەکو خۆم کارەکان بزانم چۆن پرۆژە وەرەگیرێ، چۆن ئەو کۆنتاکە ئەو پەیوەندیە کە لە ڕووی مرۆییەوە تەمان خۆتان نەزانن کاتێک بابەتەکە چێتە بابەتی یونسکۆوە ئەوانش کۆمەڵێ شتیانێ ئەبێ لەسەر ئەو مامەڵانە کار بکەی، لەسەر ئەو پرۆژانە، لەسەر ئەو ناونیشانە کار بکەی، بابەتی مرۆییە، بابەتی ئاوارەیە، بابەتی نازانم ئەو ناونیشانەی کە هەیە. من دڵنیام وەکەوەی کە ئەزمموی پێشترمەیەک لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان ئەوان لەوەیە هەنێ بابەتێک بیچەسپێنن بەسەرتا بۆی بتوانین شانۆکانمان ئەم بابەتانە بێ. بەڵام ئەوەی کە زۆر هەیە تۆ بڵێ ئەم ناوەندە جێی حکوومەتەگرێتەوە بە هیچ شێوێ بەو جۆرە نییە، بەڵام بابەتێکی عالەمیە، جیهانیە، ڕێگە خۆشکەرە بۆ جیهان بوون. بەڵێ کاک نەژاد زۆر سپاس، خۆشحاڵ بووم کام جارش بەیەکەوە لەم بەرنمەیە یەکمان بینیوە بە هیوای سەرکەوتنت، بە هیوای کاری باشتر و کاری جوانتر و ئەنگاوی گەورەتر. سپاس بۆ نەژات نەجم ئەندامی ناوەندی شانۆکارانی بێسنوور لە جیهان کە ئەم بەیانی ڕاستەخۆ لە کەرکووکۆ لەگەڵمان نابوویت. دەستخۆش کاک نەژات.